بێسقانەوە بە 12000 نەرمەژێن بە 12000 سادانە چۆن بیری لەوە کردووە ئەم ڕێگا جیاوازە بەکاربێنی بۆی متمانەی مشتەرەکانمە دەستبێنی سەرەتا بە خێراتی کەناڵە بەڕێزەکەدانەکەم 1964 کە هەموو کات جێگەی دیارە منۆکو دانەر خەساب هەموو کات و خەڵکی شاهدێدەن سحرەکانم لە خوار بازارڕۆ بووە هەموو کاتێک ئێستا کەشکە خەڵکانێک ئەڵەن داشکانمان کرد و داشکان نییە بە بەداخ و پەژارێکی زۆرە بە حکمی بێبارانی باران کەمە بەداخۆ ماڵاتی ناوخۆ دابەزیوە کە ماڵاتی ناوخۆ دابەزیوە لە هەمان کاتشە هاوردەی دەرەوە زۆر دێت کە هاوردەی دەرەوە زۆر دێت ماڵات دابەزیوە بڵین بە زیندە خەپان ئێمەکەیکردین دابەزیوە زۆر لە بازارەکان بە حکمی ئەوەمە گۆشتمان هەرزان کردستە لەم کاتی ئێستا من گۆشت دێم بێسقانەوە بە 12000 نەرمەژێن بە 12000 چۆنیش ئەیم من ئێواران ناو حەسار تەسویر دەکەم باشە کە باری دەکەم بۆ قەسابخان لە پێشەکەی خۆمم بڵاوی دەکەین تەسویری دەکەین لە هەمان کاتا گۆشت برژاندنەکەش بەیانە کە دینە دوکان تەسویری دەکەین دەیبرژێنین و بەسە کڕیار بەڕێزەکانە دابەشێکەکەن و کەسانی کە ڕێگەیان دوورە بە تایبەت من هەر خەڵکی لای خۆمان لە سلێمانی لە هەولێر لە کەرکووک خەڵکانێک دێن بۆ لەمان ئێوارە ئەڵێن دانە کاک دانەدەین گۆشتمان بۆ حازرکەوە حەدی زیرەکان چۆ بڵێ لە بۆی نامینە گۆشتەکانمان جوانە ئێمە چیەکەین وەکو میێوانداریەکی بچووکیش هەم گۆشتەکان بۆ لە شیشە دەین و هەم تام و چێژیشی دەکەن و زۆربەی کڕیارەکانیش بەیانێن کە و کەسانەی زوودن کە گۆشتەکە لە شیشە دەین بێک و ئەی خۆین و ئەی برژێنین کە و کاتەژرم بەدڵ نیەمەی بە ئەڵم لە پێش سنگە مریشک نەکوڵا نەبرژا مەیبە لە پێش مریشکی سپی نەکوڵا مەیبە باشە خۆکەی دێنە لات ینی سەرتا گۆشتەکە بە برژاوی تێز دەکەن و دەیخۆن و جا گۆشتەکە لێ دەکڕن بەڵێ زۆربەی زۆریان بەیانیان کە دێن بڵین بەیانیان زووتر لە بۆی نانەوەیەکمان لە تەنیشتا دەیبرژێنی تەنوریەشتیایە بەیانیان کە دێنە لامان گۆشتەکە برژێنین و گۆشتەکە تام و دەستیەکەن و جایبن خەڵکە چی دەڵێن بۆ ئەم ڕێگا جیاوازە کە گوتوتە بەر بۆ متمانەی کڕیارەکان چی دەڵێن بۆ ڕێگا جیاواز ئەزانی چۆنە بەداخلی بەژارێکی زۆرە لە کۆمەلگای ئێمەیە کەسانێکی زۆر کەسابات دەکەن بە حەڵاڵی نایکەن یعنی چۆن بڵێ تۆ متمانت بە من نەما ئەو متمانی بە من یەکەس متمانی پێ نەما خەڵک پاڵی خۆشی پێدەدا متمانی نەماوە بەداخەوە لە ناو کۆمەلگای ئێمە بەڵام هەر نەماوە نا بەڵام زۆر کەم بووە کە ئەبێت چیان بۆ بکەی بووی کە متمانت پێ بکەن بووی کە بزانن شتەکانە ڕاستە ئەبێت گۆشتەکان بۆ لە شیش بیت و بیان بیتێ و ڕقم تەلەفۆن و ئەکاونت هەموو شتێکیشیان لایە ئەڵم لە ماڵۆژ بە نیو سەعات نەکورا بگەردەنە مازە ناکەی دوی پارەکە دەبیتەوە چەند ساڵم بم شێوازە گۆشت دەفرۆشی ئەمن نزیکەی 2 ساڵە بێ وەکو خۆم ئالم دوکانی خۆمان بڵێ ئەلە دوکانە پێشە دوکانە مەبوو لەسەرەوە وەکو ئاماژەم پێدا باو با پیرێشمان هەر قەساب ئێمە بڵێ ئێمە زیاتر ماڵەکانیشمان لە سایە 99 کوردیە 99 جا بزانە بە حکمی چیش باو باپیرم قەسابن کەسانێکی باش ئەمان ناسن لە ئەو ناوی چێ و شوێنە لە قەشقە و خۆرخۆ بگرە هەتا دەگاتە بۆ دوو ئاغزەلەر و منتیقانی سەر هەموو دەماناسن کەس خاون ماڵ تەلەفۆنمان بوو یەکەن بۆ گۆلکەکانی کە دەرەچی بۆ کردین ئێمە لەیانەکڕین و ئێمە دەین لێرە ساغیەکەین و ئەیفرۆشین.